پیاوێک دەڵێ خێزانم هیچ عیبێکی تیانێ ئیلا ئەوە نەبێ ئیحترام و ڕێزی کەس و کارەکەم ناگرێ. ئەمە کێشەیەک لە کێشەکان. خێزانم ڕێزی دایک و باوکم ناگرێ، ڕێزی خوشک و براکانم ناگرێ، بەڵام ڕێزی دایک و باوک و خوشک و برای خۆی ئەبێ بگریت. ئەوە کێشەیەکە، خوشکە بە ڕێزەکەم. پیاوەکەت ڕێز لە دایک و باوکت دەگرێت، تۆش ڕێز لە دایک و باوکی بگرە. ڕێز لە برا و خوشکت دەگرێت، تۆش بیگرە. ئەگەر ئەویش خراپ بوو تۆ هەر باش بە. ئەگەر پیاوەکەشت خراپ بوو تۆ کەسێکی باش بە. پیاوی وایە ئەڵێ ئەگەر 2 کیلۆ تەماتە بۆ ماڵ دایکم بکڕم ئەبێت چەند ڕۆژ لە ماڵەوە شەڕ و ئاژاوە بێت. دایکێتی دایکی خۆی ئەمە کارەساتە. دە پێت خۆشە ڕێزی دایک و باوکت بگیرێ بێ ڕێزی دایک و باوکی پیاوەکەش بگرێن، پیاوتە خۆ دوژمنت نییە. وەڵا خەسم خراپە، خەس باش بێ و خراپێت تازە خەسوی تۆیە، ئەبێ لەگەڵ یا بژیت، ئەبێ ڕێزی لێ بگری. خەزوورتە بە هەمان شێوە، تەمەنێکی هەیە تازە تۆتە وەک تۆ بیرکاتەوە. نەخێر شتیوان نییە. بۆیە بەداخە ئەومەیەکێ لە کێشەکانی ئەم خەڵکەیە کە دەبینیت ناڵێ ئەڵێ نەچی بۆ لای دایکت، بەخوا ڕازی نامچی بۆ لای دایکت، بۆ لای باوکت، وازیان نێبێنە، حەقت چێ بەسەریانەوە. چۆن حەقی نییە بەسەریانەوە؟ ئەی چەند ساڵ ئەم مناڵەی بەخێو کردو، ئێستا پشتی تێ بکە، پشت لە دایک و باوکی خۆی کە لەبەر خاتی جەنابێت. چۆن شتی وا بێ؟ نابێ بەڕێزم. ئەو مشکلەیەکە ئافرەتان تێدان، پیاویش هەیە بە هەمان شێوەیە. ئەمە هۆکارێکە بۆ کێشە و مشکیلە. دەیها کێشە دروستە بێ. ئەکرێ من شتێ بۆ ماڵ دایک و باوکم بکڕم، لە ماڵە محاسبە بکرێم؟ چەند پیاوەیە بەم شێوەیە کە بۆ ئێمە باس کردووە. دەکرێ ڕێزێک لە دایکم بگرم، لە باوکم بگرم، ئەبێ باجەکەی لە ماڵەوە بدەم؟ خوشکە بە ڕێزەکەم، ئەگەر ئەتەوێ ژیان بەردەوام بێ و خۆشی و شادی و مەحەبەت و خۆشەویستی لە ماڵەکەی تۆدا بێ، نابێ بەم شێوەیە بیت. دایک و باوکت هەیەش دایک و باوکی هەیە، ئەبێ ڕێزی دایک و باوکی خۆی بگرێ. بۆی برای بە ڕێزم، 1000 جار خێزانە تو دی ڕێزە دایک و باوکت مەگرە حسابی بۆ مەکە لەو مەسەلە. بەداخەوە ینی کێشە زۆر بووە. بەم شێوەیە ئەڵێ دعوەتی کەسوکاری خۆم دەکەم، بەس نابێ کەسوکاری تۆ بێن. بۆ خوایە نەفەرێکم دەناسی، وتی مامۆستا 13 ساڵە ژنم هێناوە، حتا ئێستا دایکم باوکم برایەک من ماڵ ئێمە هێلکۆڕۆنێکی نەخواردو. 13 ساڵە. ئەمە کارەسات نییە؟ ئەمە سیفەتێکی تایە. بەڵام خۆشی لە دڵی پیاوەکە دەرکردووە، خۆشی لەو بنەماڵە و لەو ماڵش دەرکردو دەرەوە. تەواو ڕاستێکی سیفەتێکی تایە، بەڵام مەڵێ سیفەتێکی تایە. ئەم سیفەتە دەیەها شەڕ و ئاژاوە و تەلاق و جیابوونەوە و قسە نەکردن بە یەکەوە دروستە بێ. ئەکرێ شتێ بۆ دایک و باوکی خۆت بکەی، خێزانە چەندەها ڕۆژ قسە لەگەڵانەکات. ئەمە سیفەتێکی کەمە، خراپە زۆر. بۆیە خوشکە بە ڕێزەکان بە خۆتان نابچنەوە. برا بە ڕێزەکان ئێوەش بە هەمان شێوە. پێویستە ڕێز و حرمەتی دایک و باوکی یەک بگرن. پێویستە ڕێزی خەسوو و خەزورت بگری، خێزانیشت بە هەمان شێوە. ئەو کاتە خۆشبەختی دروستە بێ. با دایکی هەردووتان، باوکی هەردووکتان، برا و خوشک و کەسوکاری هەردوولاتانە ماڵی تۆ نان بخوات، بێتە ماڵەکەی تۆ، بچۆ ماڵەکەی هەردووکیان. خێزانت بەرەمە ماڵ باوکی، بڕۆ ماڵ باوکی خۆشت خێزانیشە بەرە بۆیانە. با خۆشەویستی دروست بێ. خوشکە بە ڕێزەکەم، شەڕێک دروست مەکە لەگەڵ ماڵ خەزوورانتە. تۆ زەرەر ئەکەی، باجەکەی ئەدەی بەیانی.